دیارە ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لێی ڕاوەساوین ئەم پارکە جوانە کە ئێستا بۆ بێچێ لە پارکە جوانەکانی شاری سلێمانی پارکی دایک پێشتر ئێرە زیندان بووە. ئەو زیندانەی کە لە سەردەمی باسە بەڕاستی جێگەی هەم ئازاردان و هەم ئەشکەنجەدان، جێگەی گرتن و چۆن نەڵێ دەست بە سەراگرتنی زۆر جار خێزانی پێشمەرگە و کەسوکاری پێشمەرگە و یاخود جێگای گرتنی هەموو ئەو خەڵکە ئازادی خواز و شۆڕجێڕانە بووە کە ڕۆژێ لە ڕۆژان چ خۆیان چ خێزانیان مەقاومەتیان کردو و بەرگریان کردووە. ئەم پارکە کە ناونرا پارکی دایک پێم خۆشە بیرۆکەکەی باسکەم کە لە ساڵانی 2005 بۆ 2006 ئەو کاتە لە ڕێگەی بەڕێز پارێزگاری سلێمانی کاگدانە ئەحمەدمەجید ئەو لە شاری سلێمانیا کۆمەڵێ پرۆژە و کار هەبوو هیچیان لەسەرەکرێکی لەوانە ڕوخانی ئەم زیندانە بوو بکرێ بە پارک. دوای باسکردنی بیرۆکەکە لە گفتوگویەکە باس لەوە کرد بڕێ ئەم پارکە بکرا بە پارکی دایک و لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانی کوردستان زەڕورە پارچێکە بێ بکرێ بە ناوی دایکەوە چۆن لە وڵاتانی دنیا دایک وەک سمپولێکی گەورە و مەزن سەیرەکرێ. بیرۆکەکەی زۆر بە باشدانی و ڕاستەخۆ پەسەندی کرد. ئێمەش لای خۆمانەوە هەستین بە جێبەجێکردنی دیزاینێک بۆ دایک کە دایک مەسەلە وەک سمبولێ نیشانماندا دایک و درەختمان تێکەڵ کرد. زۆر جارە پرسیارە کراوە مەسەلا بۆ ئەم قاعیدەی کارە بۆتە درەختێ. دیارە درەخت و دایک دوانەیەکی لێکجانەکراون بە قەناعەتی من و زۆر خاڵی هاوبەش هەیە لە بینی دایک و درەختە. ئێرە زیندانی بووە، خێزانی پێشمەرگە، دایکی پێشمەرگە، کەسانی شۆڕەجێر ڕۆژە لە ڕۆژان لێرە زیندانی کراوە. بەڵامێکێ لەو چیرۆکانی کە من خۆم ئاگام لێیە خێزانی پێشمەرگەیەک لێرە کات و وەختی لە دایکبوونی مناڵەکەیە بێ لەم سجنەی ئێرە لە دایکە بێ. من ئەو چیرۆکە لە یادەوەری ماما بووم، بۆیە حەزم کرد ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان پارکی دایک بکرێ لەم شوێنەشە ئەم مناڵەت تەوزیف بکەم لەگەڵ ئیشەکەیە. هێتر ئەوە بوو کاتێک کە کاتینە سەرەوەیمان کرد بیرۆکەی دروستکردنی ئەم مناڵە لە باوەشی ئەم دایکەیە وەکو بیرۆکە. بەڵام ئەوەی کە من ئاگاداری مناڵەکەی سا لە ژیانی شەماوە و دایکەکە شەرماوە، ینی من مناڵەکە کە لێرە لە دایک بووە کۆچی نەکردووە، نە دایکەکە نە مناڵە.